بەڕێوەبەرایەتی خۆراک و دەرمانی ئەمریکا بڕیارێکی دەرکردووە سەبارەت بەوەی خەڵک بتوانن بەبێ ڕەچەتەی دکتۆر سپرای لوتی نارکەن لە فروشگاکاندا بکڕن. نارکەن کە جۆرێکە لە دەرمانی نێڵاکسۆن چارەسەریەکی ستانداردە کە لە کاتی زیادەڕەوی لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکاندا بەکاردێ. زیادەڕەوی لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان هۆکارێکی سەرەکی مردنەکانە لە ئەمریکا، لەوانەش زیادەڕەوی لە بەکارهێنانی فەنتەنەڵ. فەنتەنەڵ دەرمانێکە بۆ چارەسەرکردنی ئازاری قورس پەسەند کراوە، بەڵام بە شێوەی نایاسایی و بە نرخێکی هەرزان لە مادە کیمیاییەکان بەرهەم دەهێنرێت و پۆلیسی ئەمریکاش دەڵێ بە پلەی یەکەم لە چین و لە ڕێگەی مەکزیکەوە دێتە ناو ئەمریکاوە. فەنتەنەڵ لەگەڵ هێرۆئین یان کۆکائین تێکەڵ دەکرێت یان لە شێوەی حەبدا بەکاردەهێنرێت. جۆرەکانی فێنتەنێل لە ئێستادا زۆرن، بەڵام هێشتا بەگشتی لە شێوازی حەبی ئازاردا بەرهەم دەهێنرێن و هەر بۆیەش لە حەبێکی ئۆکسیکۆدۆن دەچێت کە کەسێک لە دەرمانخانەیەک وەری دەگرێت و بۆیە بەداخەوە زۆر کەس کە تەنانەت ڕەنگە ئالوودە نەبوو بێت حەبەکە بەکاردێنێت و پێی وایە کە تەنها حەبێکی ئازاری لە هاوڕێیەکی وەرگرتووە. ئەمە هۆکارێکە کەوا دەکات دەسڕاگەیشتن بە سپرای نارکەن بەرفراوان بکرێ. تا خەڵکی ئاسایی زیاتر واتە ئەو کەسانەی کە مادە هۆشبەرەکان بەکارنایێنن زیاتر دەستیان بە نارکەن بگات، ژیانی زیاتر ڕزگاری دەبێت، چونکە هەرگیز بەڕاستی نازانێت ئەوەی دەیخوات فێنتەنێلی تێدایە یان نا. ئەم بڕیارەی بەڕێوەبەرایەتی خۆراک و دەرمانی ئەمریکا بۆ بەکارهێنانی نارکەن لە سەرانسەری وڵاتدا بەبێ ڕەچەتە لە کاتێکدایە کە لە ساڵی 2019ەوە ئەم دەرمانە لە ویلایەتی واشنگتۆن بە شێوەیەکی بەرفراوان بەردەستە، تەنانەت لە قوتابخانە و کتێبخانەکانیشدا دانراون بۆ کاتی پێویست. ئالوودەبوویەکی پێشووی مادە هۆشبەرەکان کە ئیستا ڕاوێژکارە دەڵێ دەرمانە ڕزگارکەرەکانی ژیان تەنها کاتێک کاریگەرن کە لە کاتی خۆیدا بگاتە دەستت. خەڵک هەست بە شەرم دەکەن لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان، هەر بۆیەش بە تەنها بەکاری دێهێن و کاتێک بە تەنهاش دەبیت ناتوانیت خۆت لە دەرەنجامەکانی زیادەڕەویکردن لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان ڕزگار بکەیت. سپرای نارکەن ژیانی خەڵک ڕزگار دەکات، بەڵام دەبێت هەبێت و کەسێک بیگەێنێتە دەستت. دەشڵێت پێویستە هەموو کەسێک فێر بکرێ کە چۆن بتوانێت ئاستی زیادەڕەوی لە مادە هۆشبەرەکان دەستنیشان بکات و چۆنش بتوانێت نارکەن بەکار بهێنێت. هەرگیز نازانیت کەی و بەسەر کێدادێت. دەکرێت لە کاتی هاژوشتندا بێت یا لە ناو پاسدا بێت. لەوانێت تۆ فرۆشگاکەت بکەیتەوە و کەسێک لەوێ بێت کە لە دەرەنجامی بەکارهێنانی زیادە مادە هۆشبەرەکاندا کەوت بێت. ڕاوێژکارێکی تەندروستی گشتی دەڵێ ڕاگررتنی مردنەکان بەهۆی فەنتەنەڵەوە لە ڕێگای نارکەنەوە پێدانی دەرفەتێکی دیکەیە و دەستپێکردنی چارەسەریە بۆ ئالوودەبووان. بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بە شێوەیەکی ناسایی حاڵەتێکی پزیشکی درێژخایەنە و چارەسەریش دەکرێت ئەگەر بتوانن ئەو پێشگیریە چارەسەریە دابین بکەین کە خەڵک پێویستیانە، ئەوە خەڵک باشتر دەبن و چاک دەبنەوە. دەستڕاگەیشتن بە نارکەن بەبێ ڕەچەتە ڕەنگە چەند مانگێک بخایەنێت. لە ڕاگەندراوەکەی بەڕێوەبەرایەتی خۆراک و دەرمانی ئەمریکا هاتووە کە هانی بەرهەمهێنەرەکەی دەدا کە بەرهەمەکە بە زووترین کات و بە نرخێکی گونجاو بخاتە بەردەست. بۆ ناتەشا مۆزگۆفایە بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.